خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامایان شەوتان پێشکەشەکەین بە ناوی خۆم و هاوکارانم لە بەرنامەی پانۆراما پیرۆزبایی هاتنی ساڵێکی تری کوردی و جەژنی نەورۆستان لێەکەین بە هیوایەوەین کە ئەمساڵ پڕ بێت لە خێر و خۆشی و سەرکەوتن و سەربەرزی بۆ گەلەکەمان وامە و دەستکەوتانەی بەدەست هاتوون بپارێزرێن و دەستکەوتی زیاتر بۆ خەڵکی کوردستان بەدەست بێت و ئێمەش کەمترین بەرنامە لەسەر قەیران و نەهامەتیەکانی گەلەکەمان بکەین بەڵکو لەسەر بنیادنان و پێشکەوتنی گەلەکەمان بەرنامە بکەین. دووبارە بە ناوی خۆم و هاوکارانم پیرۆزبایی سەری ساڵی نوێی کوردی و جەژنی نەورۆستان لێبێ. ئەمڕۆ ڕۆژی یادکردنەوەی ئازادکردنی شاری کەرکووکی قودسی کوردستان بوو. لەگەڵ ڕاپەڕی نەمەزنەکەی خەڵکی کوردستان کەرکووک وەکو هێمای سەرکەوتنی کوردستانیان لە هەر چوار پارچەی کوردستان لە ڕۆژی 23دا ئازاد کرا. پێشمەرگە لە هەموو ناوچە جیاجیەکان ڕویان کردە کەرکووک، بەڵام دوای یاخود ئەمڕۆ لە یادکردنەوەی کەرکووکدا کۆمەڵێک گرفت و کێشە لە شاری کەرکووکدا هەیە. هەم کەرکووک لە ژێر سوڵتەی حکوومەتی ئیتیحادیدایە و هەمیش هێشتا خەڵکەکەی وەک پێویست خزمەت نەکراوە. ئێمە لە یادی ڕزگارکردن و ئازادکردنی کەرکووکدا باس لە خەمەکانی کەرکووک، باس لە ئازادکردنی کەرکووک، باس لە داستان و قارەمانێتەکانی خەڵکی کەرکووک دەکەین. بەرنامەی ئەم شەوی پانۆراما بە میوانداری بەڕێز محەممەد عوسمان لێپرسراوی مەڵبەندی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵمانە بێت. کاک محەممەد سڵاوت لێبێ. سەرەتا بە ناوی خۆم و هاوکارانم پیرۆزبایی ئازادکردنی یادی ئازادکردنی کەرکووک و جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردی لێەکەین و ئەمەوێ باسی ئازادکردن و ڕزگارکردنی کەرکووکمان بۆ بکەین. بەڵێ زۆر سپاس. سەرەتا دەمەوێ سڵاو و ڕێز بنێرم بۆ جەماوەری ڕاپەڕیوی کەرکووک کە 30 ساڵ پێش ئێستا و لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ کە توانیان لە هەموو کوچە و کۆڵان و لە هەموو سەربان و لە هەموو ماڵێکەوە پێشمەرگە ئاسا هەموو بێنە سەر جادە و بەرگری لە مێژوویەکی دوور و درێژی ئەم میلەتەوە و شارەکەش بکەن و هەروەها ئەمەوێ بەم بۆنەیەوە سەری ڕێز و حرمەت بۆ ڕوحی گەورەی سەرۆک مامجەلال و بۆ شارەکەی مامجەلال و بۆ شەهیدانی کەرکووک و بۆ شەهیدانی تێکڕای شەهیدانی ڕاپەڕین دابنوێنم و سڵاو ڕێز و خۆشەویستیش بنێرم بۆ جەماوەری کەرکووک بۆ کەسوکاری شەهیدانمان و سڵاو بنێرم بۆ ڕێخستە دێرینەکان و بۆ پێشمەرگەکانی کەم ئەندامی سەنگەر و لێرەوە پیرۆزبایی گەرم گەرم لە کۆی چین و توێژەکانی کەرکووک بکەم کە بەڕاستی ئەو ڕاپەڕینە بوو بە خاڵی وەرچەرخان نەکرد لە کەرکووکە بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت گۆڕینی خاریتەی ناوچەکە کە ئەوەش بە جوهد و توانای پێشمەرگە و جەماوەری ڕاپەڕی بوو. بۆ یەکە ئێمە ئەمڕۆکە بەم بۆنەیەوە کە ئەمڕۆ 4 بۆنە تێکەڵ بووە، یەکیان کە ئەمڕۆ یادی 29 ساڵەی داستانە مەزنەکەی بناری خاڵخەڵان مڕخوادەی سەر و کە بە خوێنی کاک عەلی ساڵحی فەرماندە و کۆمەڵێک پێشمەرگەی کەرکووک ئەو داستانە ڕەنگێنرا و لە هەمان کاتە هەر سێ بۆنەی سەری ساڵی کوردی و هەروەها یادی ڕاپەڕین و جەژنی نەورۆز کە ئەمەش بۆ خۆی ئەبێ بە 4 بۆنە کە مافی ئەو مافەمان هەیە کە بتوانین یادی بکەینەوە. پێشم خۆشە لێرەوە لە سەرەتای دیدارەکەمان ئەو ڕابگەێنم. ئێمە تقریبەن 10 ڕۆژ پێش ئێستا لەگەڵ کەناڵی کەرکووک و بەشی ڕاگەیاندن و هەروەها بەشی ڕاگەیاندنی مەڵبەند بیرمان لەوە کرۆ کە ئامادە سازیەک بکەین بۆ ئەوەی ئاهەنگێکی گەورەی جەماوەری لەبان قەڵا بکەین، بەڵام بەداخەوە بەهۆی پەتای نەگریسی کۆرۆنا کە ڕێژەکەی زیادە نەمانتوانی ئەو مەسئولێتە بگرینە ئەستۆ بە تایبەتی لەبەر پاراستنی ژیانی خەڵک. ببوورە ئەمڕۆ من بینی مەسەلەن نیگەران بوون لەوەی کە واوێنیان دەکرد کە هەم لە یادی ڕزگارکردنی کەرکووک و هەم لە
سەری ساڵی نوێی کوردی و جەژنی نەورۆز ئێوە نەتانتوانیوە موافقەیەوە وەرگرنیان پێویستان بە موافقە بووە پەیوەندی بە تایبەت بە کۆرۆناوە هەبوو یاخود بابەتێکی سیاسی لە پشتەوە بوو؟ کاک زانە بە تاکید ئەوەی کە ئەمڕۆکە کە ئەو یادەمان بە قەرەباڵغی نەکردەوە هیچ پەیوەندی نە بە حکوومەتی ئیتحادی هەبوو نە پەیوەندی بە حکوومەتی مەحەلیش هەبوو و هیچ لایەنێکی سیاسی لە پشتی ئەم مەوزوعەوە نەبوو تەنها ئێمە خۆمان کۆبنێکی ئەنجومەنی مەڵبەندمان کرد و بۆمان دەرکەوت کە نسبەی پەتاکە زیادە و تەسەورمانە کرد 10,000 کەسێ لەسەر قەڵا کۆ بێتەوە ڕەنگە 200-300 کەس بەهۆی ئێمەوە ڕەنگە گیان لەدەست بدا ڕەنگە 2,000 کەسش ئەو پەتایە بگرێت کە دیسان ئەمە دەبووە کارەساتێکی جەرگ بڕ بۆ هەموو لایەکمان و نەمانویست ئەمڕۆ کەرکووک و جەماوەری کەرکووک بخێنە بەردەم مزایداتی سیاسیەوە چونکە ئێمە ئەوەی بەلای ئێمە گرینگە میلەتەکە بەلای ئێمە گرینگە نەک بۆنەیەک و هەر بۆ ئەومە بەسەر ئێمە هەر بۆ ئەوی کە بزانرێکە بۆنەکە کرایەوە ئێمە کۆمیتەکانمان ڕاست بە هەر کەسە لە شوێنی خۆیان یادەکە بکەنەوە و لە هەمان کاتە ئێمە خۆشمان وەکو لێپرسرایی مەڵبەند چوینە سەر قەڵاو لەبان قەڵای دێرینی کەرکووک ئاگری نەورۆزمان کردەوە و جگە لەوەش پێم خۆشە لێرەوە ئەم مژدەیە بدەم بە کۆمەڵانی خەڵکی کەرکووک ئێمە بۆ سبەی واتە ئەگاتە یەکەم ڕۆژی نەورۆز هەموو بازگە و سەیتەرەکانی سنووری پارێزگای کەرکووکمان کردوتەوە و خەڵک هەر لە بەیانیەوە تاکو و شەو ئەتوانێت بە ئارەزوی خۆی بچێتە دەرەوە بەڵام تکایەکی کەرکوچیانەمان هەیە ئەوەش ئەوەی ئەو خەڵکی کە ئەچێتە دەرەوە بە لە بەرچاوگرتنی ڕێنمایە تەندروستیەکان خێزانەکان زۆر تێکەڵ یەک نەبن بۆی هەر کەسە لە شوێنە بۆی ژیانیان پارێزراو بێ بۆ ئەوەی ئەو خۆشی و سەیرانیان لێ تێک نەچێ تۆزێ لە دووریەک دابنشن و ئەمەش ئاماژەیە بۆ ئەوەی کە هیچ ڕێگریەک لە بەردەمی ئێمەیان نەبووە بەڵام ڕەنگە تەنها ناحەزانی کورد و میلەتەکەمان بە ئارەزوی خۆیان بیان نەوێ ئەم جۆرە مزایدانە گڕ بدەن و ئێمەش هەرچیەک بکەین مزایدە بە میلێتەکەمان و ناکەین چونکە میلێتەکەمان لە هەمووش لا گرنگترە بۆ یەکە ئەوە بە پلان و بەرنامەی خۆمان بوو هیچ ڕێگریەک لە بەردەمان نەبووە. بەڵێ کاک محەممەد بینەوە سەرەتای ڕۆژانی ڕاپەڕین چێ کەرکووکی ئازاد کرد چێ کەرکووکی ڕزگار کرد وەجگەلەوەی ئێستا کرێ بڵێن کەرکووک داگیر کراوە جارێکی تر یاخود کەرکووک ئازادە و واقعێکی تری هەیە. کاک زانە بەڕاستی طبعاً ئەم مەوزوعە مەوزوعێکی مێژوویە و دەبێت زۆر بە ئامانەتەوە قسەی لێ بکەین کاتێک کە بەرنامە و پلان بۆ 30 ساڵ پێشتە کە بەرنامە و پلان بۆ ئازادکردنی کەرکووک دانرا لە دوو قۆڵەوە واتە لە قۆڵی هەولێر و لە قۆڵی سلێمانیەوە قۆڵی هەولێر کاک کۆسرەت و کاک حەسەن کۆستانی سەرپەرشتیانە کرد و قۆڵی سلێمانی قەرەهەنجیر کاک ملازم عومەر و برادران سەرپەرشتیانە کرد و طبعاً قۆڵی ئەتوانین بڵین قۆڵی قەرەهەنجیر بوو بە دوو بەشەوە یان بوو بە دوو قۆڵەوە قۆڵی قەرەهەنجیر مباشر بۆ ناو شاری کەرکووک قۆڵی دووەم قۆڵی لەیلان بە فەرماندەی کاک شێخ کەریم لە قۆڵی لەیلانەوە بۆ ناو بۆ شۆرجە و ئەو منطقانە و دیارە بە دەلیلی ئەوەشی کە ئەم شەڕە ئەتوانین بڵین بە تێکڕا پێشمەرکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەوری باڵا و ئەساسیان هەبوو تەنانەت لە قۆڵی هەولێرە یەک مەفرەزەی پارتی کە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان داخل بوو و بۆ یەکە بەشێکی زۆری یان بڵین بەشی هەرە ئەساسی کە ئەتوانم بڵێم لە 90 ئەوەی کە هات بەشدار بوو لە ڕزگارکردنی کەرکووک هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو لە 120 بۆ باقی هێزەکانی تر بوو بۆ یەکە لەو حەد و سەرەیە کە هەردوو بڵێن بە کۆی پرۆسەکە ڕەوانشاد کاک نەشیوان مستەفا سەرپەرشتیە کرد بەڵام بەو شێوەیە کە دابەش بوو و ئێمە ئێستاکە بەم بۆنێش و حەزەکەم وەفایەک بنوێنین بۆ کاک ملازم عومەری سەرکردە و بەڕێز کە یەکێک بوو لەو فەرماندە قارەمانانەی کە دەوری باڵای هەبوو لە ڕزگارکردنی کەرکووکە کە بەداخەوەی ئێستاکە ناساغە و پێشم خۆش و بەم بۆنەیەوە جارێکی تر ناوی کاک ملازم عومەر بکەوێتەوە بەر دیدەی جەماوەری کوردستان کە ئەو پیاوە قارەمانە چۆن بە پاچی خەباتی شاخی کرد و لە شارش بە هەمان شێ و لە کۆتاییشە ئێستاکە خۆی دوورکەوتەوە کە گوتی ئەمەوێ ئیترنەوەی تازە بێتە پێشەوە کەواتە بە تێگڕا ئەتوانین بڵین
ئەو لەو هەڵمەتەی کە هێزی پێشمەرگەی کوردستان کە 19 لەسەر 20 ینی دەستی پێکرد ئەتوانین بڵێن تەواوی شۆرجە و لە لەم قۆڵە تەواوی شۆرجە و لە قۆڵی قەرەهەنجیر تەواوی بارودخانە و ئازادی و لە قۆڵی هەولێرشەوە تەواتی ڕەحیماوە و ئەو شوێنانە ئازاد کرا و هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە ڕۆیش تاک و گەیشتە هەموو شار و دام و دەستگاکان لە پیس و پۆخڵی پاکرانەوە کەواتە ئەو ڕاپەڕینە دوو ئەتوانین بڵێن دوو خاڵی سەلمان یەکێکیان ئەوەیە بەستەڵەکی بەعسێتی لە ڕەگ و یان بڵێن تعریبی لە ڕەگ و ڕیشەوە هەڵتەکان کە ماوەیەکی زۆر بوو بەعسیەکان بە هەموو قووەتیان کاریان لەسەر ئەوە کرد کە کەرکووک تعریب بکرێ ئەمە خاڵی دووەم ئاماژەیەکی جددی بوو بۆ ئەوەی کە ئەم شارە شارێکی کوردستانیە ئەی بۆ ئێمە نەمانتوانی تکریت ئازادکەین بۆ نەمانتوانی حەویجە ئازادکەین بۆ نەمانتوانی مووسڵ ئازاد بکەین بەڵام بۆ توانیمان کەرکووک ئازاد بکەین ئەوەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەم شارە شارێکی کوردستانی بۆ من بم بۆ نێشەوە پێم خۆشە شتێکی ترش باسکەم هەسەنە تۆزێ لە بابەتەکە دەرەچم بەڵام ئێمە سێ جار ئەم شارە کورد توانیوێتی کوردستانێتی ئەم شارە بسەلمێنێ یەکیان لە ساڵی 1991 بوو کە ئەوە ڕاپەڕین دەستی پێکرد ئەوە توانرا تەواوی شاری کەرکووک پاکرێتەوە لە بەعسیەکان خاڵی دووەم جارێکی تر کورد ئەو فرسەتەی بۆ دەستکەوتەوە کە لە 2003 جارێکی تر توانی تەواوی شار بگرێتەوە دەست جاری سێەم لە 2014 کاتێک کە فرقەی 12 لە کەرکووک بوو زۆرترین هێز و جبەخانە و چەک و عەسکەر و هەموو کەرەسەیەکی کامل مکەمەلی هەبوو دیسان جاری کەش کە بەهۆی شەڕی نەگریسی داعشەوە ئەم شارە دیسان جاریکە کەوتەوە دەست کورد بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی و داخە بۆ ئێمە کە بەشێک لە قیادەی کوردی ئەمەندە نەفام بوون نەیانتوانی وەکو پێویست پلانێکی گونجاویان هەبێ لە حەساسیەتی ئەم شارە تێبگەن بۆی ئەم شارە وەکو ئێستای کە لێ هاتۆی لێنەیە نەچن لە ئوردن 13 میلیارد دلار وەرگرن و نەچن لە حەیدەر عەبادی 400 میلیۆن دینار وەربگرن و نەچن باسی ڕیفراندۆم بکەن و نەچن بڵێن ئێمە ئاڵا لە فڵان شوێن هەرەکەین نەتیجەی ئەم هەموو زەخت و فشارە و ئەم هەموو سیاسەتە سەقەتە کە وای لێ هات لە نەتیجەیە شارەکەشیان بەجێهێشت و میلەتەکەشیان بەجێهێشت و ئەچن لە دووری دوورەوە فرمێسکی تمساحی ئەڕێژن کە بە تایبەتی لەم یەک دوو ڕۆژە زۆر بە شێوەیە کە قساکەن وەکو ئەوەی ئەم کوردستانە یان ئەم کەرکووکە بۆ ئەوان شامی شەریف و بێ و بەڵام لایەنەکانی تری پێوە تێوە بگلێنن نە ئیتفاقیمان لەگە بەغا کردووە نە لە ئوردن کردومانە نە لەگەر حەیدەر عەبادی کردومانە نە پارەشمان وەرگرتووە نە ڕاشمان کرد بە بێتەقا هەتا ئاخر نقطە کە شوێنەکان بەجێ بێڵین بەڵام جێگەی نیگەرانیە کۆمەڵی خەڵک نیان هێش لەم چەند حیزبێکی دیاریکراوە نیان هێش محافظ لەم شارە دابدرێ گوتیان ئاڵا هەڵەدەین بەجێیان هێشت گوتیان نەوتی سربەخۆ دەفرۆشین بە ڕووز نەفت ڕاستیان نەکرد هەرچی ئەوان کە ئێسەش جارێکی تر بکە بە پیلانی خۆیان هەر ڕۆژ ناڕۆژە بەردەم کۆنە مەقەڕەکانیان ئەم هێز و ئەو هێز کە خۆیان ڕێکەوتن لە بینیەکە دێن لەو شوێنانە ئەم هێزانە کۆکەن و دەیانێت جارێکی تر ئاژاوە مەشاکل لە کەرکووک دروستکەن ئێمە باش وەرەقەسبیەکان ئەخوێنینەوە کە ئەزانین پیلانەکەیان بە چ شێوەیەکە و ئێستا کەش لە دوورەوە دەیانوێت جارێکی تر کێشە بۆ ئەم شارە بنەوە ئێمەش بێزار بووینە لە پەنجە ڕاوەشاندن و لە تەسریحاتی ناری و هەر ڕۆژێ یەکێ ناشینکەین بە پێچەوانەوە ئێمە سیاسەتێکی نەرم و ئەو سیاسەتەی کە ئەتوانێت هەمومان کۆ بکاتەوە و ئەتوانین سقە و بڕواە دروست بێ لە نێوان پێکاتەکان چونکە بە نەتیجە دەرکەوت ئەم شارە بە پێکاتێک ئیدارە نادرێت بۆ نمونە ئێمە کاتی بەعەس ئەوە چ کارەساتێک ڕوویدا دوای 2003 ئێمە هاتینەوە ئەم شارە دیسان نەمانتوانی ئێستا هێزێکی تر هاتۆ بۆیان ناکرێ کەواتە ئەم شارە دەبێت بە تەوافقاتی سیاسی نێوان پێکاتەکان بۆی هەموو لایەکمانتیا شەریک بین بەو شێوە ئەتوانین مامەڵەکەین ئەمەش بە سیاسەتێکی ڕاست و دروست دەکرێت نەک بە پەنجە ڕاوەشاند و بە هاژوهوژ و هیچ لەبار نەبوو بیانە زیاتر منطقەکە تێک بدەن کاک محەممەد ئێستا من پرسیاری بەشی دوم ئەوە بوو کەم باس لە ڕزگارکردنی کەرکووکەکەین ئەو نەوە تازی ئێستا لە کەرکووکە کە ئاگای لە ڕاپەڕینیە کە ئاگای لە حەدەسەکانیە چی پێ بڵێن کەرکووک داگیر کراوە کەرکووک لەژێر هەیمەنەی سوڵتەی ئیتیحادیە نی کامیانە ینی واقعی کەرکووک لای بەڕێستان چی ئەگەر بتەوێت بە گەنجێک بڵیت لە ڕاستیە ئێمە ئەگەر بە گەنجێکی بۆ گەنجێکی ئەم شارە قسە بکەم ئەڵێم بە دەرەجەی یەکەم حیزبێکی کوردستانی مسەبیبە لە
هەموو کێشەکانی ئەم شارە هەر کاتێ خۆی بێوێ هەر شتێک بڵێ ئەمە بەکارێکی نیشتیمانی و نەتەواتی لە قەڵەمە درێ بەڵام ئەگە هەر شتێ ئەو بەدلی نەبێ هەر کەسێکی تر بکە بە خیانەتی لە قەڵەمەدا بۆ یەکە ئەو پێی وابوو کە من بە گەنجێک بڵێم ئەڵێم لایەنێکی کوردستانی لەگە حکوومەتی تورکی ڕێکەوت بوو حکوومەتی تورکی پەکەکەی بۆ دەرکات لە دووهۆک و ئەو منطقانە و لە مقابل ئەوەشە ئەوش بێ ئەم حیزبە کوردستانی بێ لە کەرکووک کارێکی وا بکە ئەم منطقانە بفرۆشێ بە عێراق و بە تورکیا بۆ ئەوەی ئەم ناوچانە جارێکە بگەێتەوە دەست حکوومەتی ئیتحادی بۆ ئەوەی کورد نەتوانێت دەسەڵاتی خۆی لە کەرکووک بسەپێنێ یا بڵێن جێگیر بکە چونکە بە حیسابی ئەوان بە حیسابی تورکەکان ئەم منطقەیە اقتصادێکی بە قووەتی تایە نەوتی تایە هەر کاتێ ئەم نەوتە بکەوێتە دەست کورد بیر لەوا کاتەوە کە دەوڵەت دروستکە بە حیسابی تورکەکان ئەم دەوڵەتە دەبێتە خەتەر لەسەر ئەمنی قەومی تورکی بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا لایەنێکی کوردستانیان بەکار هاورد ئەم لایەنە کوردستانە سەری خۆی کرد بە قوڕا و سەری ئەم میلەتەشی کرد بە قوڕا ئەنجا ئەچن لە دووری دوورشەوە ئەڵێن خیانەتکاری 16 ئۆکتۆبەر و چی و ئەمانەی کە خۆیان دایانەوە هەروەکو دوێنێ یەک لە بەرپرسەکانیان کە تەسریحەدا و بەم شێوەی نەکا بۆ یەکە ئەوانەی کە خیانەتیان کرد کەرکووکیان بەجێهێشت میلەتەکەیان بەجێهێشت و باشیان بە میلەتەکەش نییە و هەر جارێکی ترش هەر کاری خۆیان بیانەوێ ئەیکەن بۆ یەکە ئەبێ ئێمە گەنجانی شارەکەمان کەرکووچیەکان وا ڕابێنین کە ئێمە هەمومان پێکەوە یان دەبێت پێکەوە بژین یان دەبێت پێکەوە بمرین و ئەمەش سیاسەتی ڕاست و دروستە کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لە ژێر چەتری هەردوو هاوسەرۆک ئەم سیاستە جێبەجێەکە کە ئەمە درێژە پێدەری ڕێبازەکەی سەرۆک مامزەلالە کە ئێمە بە هەموو توانامانەوە هەم پشتگیری لێکەین هەم هاوکارین و هەم دەشمانەوێ ئەم سیاسەتە گشتگیرەی هێمنانەیەی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک جێبەجێ بکەین وەجگە لەوە حەزەکەم بم بۆنێ و ئەوەش ڕابگەێنم پلانەکەی یەکێتیش ئەمەیە کە بەشێک لە کێشەکانی ئێمە کە بەشی ئەساسیان لە بەغدایە لە بەغداوە کار لەسەر چارەسەرکردنی کێشەکانی کەرکووکن چونکە بە نەتیجە کەرکووک بەشێکی کەمی کێشەکانی کەرکووک لە کەرکووکە بەشی هەرە ئەساسی لە هەولێر و لە بەغدایە ئەبێ هەولێر و بەغدا لەسەر ئەم کەیسە بێنە جواب و بێن ئەم کێشەیە چارەسەرکەن بەڵام بەداخەوە هەولێر گوێ خۆی لێکەڕ کردووە ئەوە تەنها هاوسەرۆکان و بەرپرسەکانی یەکێتی و بەتایبەتی جەنابی کاقوبات کە زیاتر لە 17 جار چۆتە ناو زنجیرەیە جەلسەوە کۆڕ و کۆبنەوە تاکو بتوانێت جارێکی تر ژیانی کەرکووک و ژیانی خەڵکی کوردستان چاک بکە کە تا ئێستاکە هەوڵەکان لەم پێناوە بەردەوامە و ئەوە سەردانە دیبلۆماسیە بەردەوامەکانی هاوسەرۆکانی ئێمەیە بۆ هەولێر و بۆ بەغدا کە دەیانەوێت بە بەردەوامی ئەم کەشەنە ئارامەی کەوا هەیە خاو بکرێتەوە چونکە ئێمە بەهێز هیچمان پێ ناکرێت و هەر لایەنێکەش بیر لەوە بکاتەوە بەهێز ئەم مۆزوعە چارەسەرکا بۆی چارەسەر ناکرێت هیچ کەسێ بەقەدەر حیزبی بەعز هێزی نەبوو بەڵام نەمازای چی لێ هات فرقەی 12 لە کەرکووک بوو گەورەترین هێز بوو نەمازای چی بەسەرا داعشش هات ویستی بەهێز خۆی بسەلمێنێ ئەوەش هەر ڕۆی کەواتە ئەوەی بۆ ئێمە دەمینێتەوە سیاسەتێکی نەرمی سەردەمیانەیە و ئەم سیاسەتە بتوانین لە کۆی پرۆسی سیاسی هەم لەگەڵ بەغدا هەم لەگەڵ هەولێر ئەو ڕێکەوتنانە بکرێت تاکو بتوانین مافی میلەتەکەمان بەدەست بین بەڵام بەداخەوە هەولێر گوێ لێ خەواندووە کاک محەممەد کوڕ و خەڵکی هەژار لە ڕاپەڕی نەمەزنەکەیە کەرکووک ئازاد دەکەن لەگەڵ کۆمەڵێک پێشمەرگە و فەرماندەیە کە هەمووی کوڕی خانوە قوڕەکانن باشە لە سەردەمی شەڕی داعشە بە درێژایی میحوەرەکانی کەرکووک هەر کوڕی گەرمیانی و کوێستانی کەرکووکیان پاراستوە بەڵام نەخێر و بێرەکەی وەکو کەرکووچەکان ئەڵێن بۆ کەرکووچەکانە و نەخێر و بێرەکەی بۆ خانوە قوڕەکانە خێر و بێرەکەی بۆ کۆمەڵێک بەرپرسە تاوەکو نەوت هەبوو لە بای حەسەن و خەبازە و کوێی کەرکووک دەستی بەسەر داگیرا بوو خێر و بێرەکەی پێویست بۆ کەرکووک نەبوو ئێستا ژۆک پێویست بۆ کەرکووک نییە ئێوە چی ئەکەن لەم یادەدا پێداچوونەوە بکەن بە سیاسەتەکان بۆی خۆتان کە خۆتان بە خاوەنی کەرکووکە زان وەکەڵی لە ڕاپەڕینەوە ئێمە ئازادمان کرد لە داعشەوە ئێمە بەرگریمان لێ کردو ئێستاش بەجیان نەهێڵین بەڕاستی خزمەتی کەرکووچەکانیش بکرێ خزمەتی ڕەحیماوە و شۆریجە و ئازادی و گەڕەکەکانی تری کەرکووک بکرێت کە غەرقی زبڵ و خۆڵ و خاشاک بووە غەرقی بێ خزمەت گوزاری بۆ فشار دروستکەن لەسەر حکوومەتی مەحەلی بێ حکوومەتی هەولێر بێ حکوومەتی بەغدا بێ بەڵێ طبعاً بەتاکید ئەگەر تۆ
یعنی ئەگەر تەرکیز بکەی ماوەیەکە کە هاوسەرۆکانی یەکێتی و بەشێ لە سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و دەستەی کاژێرمان زیاتر هەوڵەکانیان سەر کردێتەوە بۆ ئەوەی ئەم خێروبێرەی کە لە کوردستان هەیە بۆ خەڵک بێن نەک ئەوەی بچن بەنیوە موچە و بە سێ مانگ موچەیەک و ئەی کە من ئاماژەم پێکرد کە 17 جار کە خوبات و وەفدێک لەگەڵ ئەچێتە بەغدا ئەی خۆمە ئەسلی مەسەلەکە بۆ ئەوەیە کە ئەم خێروبێرێکەوە هەیە بۆ ئەم میلەتە بێ بۆچی ئەوان بتوانن بە ئارەزوی خۆیان نەوت بفرۆشن ئەنواع کۆمپانیا دروست بکەن ئەنواع بانک دروست بکەن کە پارەکەی بچێت لێ کۆ بێتەوە بچن لەگە تورکیا لە نیوەشەوی تاریکە ڕێکەوتنی 50 ساڵە بکەن بچن نەوت بفرۆشن بە ڕوز نەفت ئەی باشە کاکە ئێمە لەسەر ڕای هەموو ئەمانەی کە باسەکرێ ئێستاکە ئێمە قەرزار کەوتوینەوە ئەنی وەکو وای ئێمە نەک نەوت بفرۆشین وەک وای ئێمەسان نەوت بکڕین من تێناگەم لە هەموو دنیاە نەوت بووە بە سەرچاوەیەکی بژێوی ژیان بۆ خەڵک بەڵام لەم وڵاتی ئێمە بووە بە سەرچاوی نەهامەتی و ئەوە تا ناوێری لەگە کەسێکا شتێک بڵێ یەک ساڵێن ئێمە ئەو لەسەر نەوت ئەوەندە قەرزار کەوتینێتەوە ئێ باشە کە قەرزار کەوتیتەوە بۆچی یعنی ئەماکە ئەخر معقوڵە هەتا کەی ئەم میلەتە ئەوە قبول بکە کە بیری نەوت بەناو شخصەوە بێ مەسەلەن چەندین حەقل بەناوی گروپێکەوە بێ چەند حەقلێک بەناوی بنەماڵەیەکەوە بێ یعنی ئەمە هەموو ئەو کارە ساتانەیە کە ئێستا ڕوبەڕووی میلەتەکە بووتەوە و ئەمەش وای کردووە ناوماڵی کوردی دابەش و پارچە پارچە بێ و ئێمە هەوڵەکانمان بەم شێوەیە بە تایبەتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاڕاستی ئەوەی کە لە بەغداوە بەشێ لە کێشەکان کە لەوێ لێەوە دەست پێ بکەین بۆ نمونە بکرێ لەسەر کۆی پرۆسی سیاسی تەوافق بکرێ بۆ نمونە بکرێ لەسەر بودجەی 2021 کۆدەنگێکی لەسەر دروست بکرێت لەسەر کۆی ئەوانەی کەوا هەیە پێویستە کاری لەسەر بکرێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو توانەکانی خستۆتە گڕ بەم ئاڕاستەیە بڕە ئێستش ئێمە لە کەرکووک توانیمانە تا ڕادەیەکی باش لەگەڵ پەیوەندەکانمان لەگەڵ لایەنی عەرەبی لەگەڵ لایەنی تورکمانی لەگەڵ لایەنی مەسیحی و لەگەڵ لایەنی ئەحزابی کوردستانی جگە لە حیزبێکی دیاریکراو تا ڕادەیەک باش چۆتە پێشەوە بەڵام ئێمە ئەمە ئیشی شەو ڕۆژێک نییە کێشەی کەرکووک ئێمە خۆ لە دێر زەمانەوە و لە ساڵی 1920 تاکو ئێستا ئەم شارە کێشەی هەیە ئێمە چەندین سەرکردەی کاریزماشمان هەبوو کە لە ناوێنە سەرۆک مامزەلان بەڵام ئەوەندە زەختەکە زۆر بوو یعنی دیسانەوە وەکو پێویست نەتواندە لەو سەردەمانە قەزەی کەرکووک چارەسەر کرێ کەواتە قەزیەکە قورسە هەمەلایەنەیە و بە بەلاشش نەبوو سەرۆک مامزەلان ناوی نابوو کارکردن لە کەرکووک عملەی دەماغە یعنی بزەبت ئەمە هەروایە بەسیترین غەڵەت گەورەترین کێشەمان بۆ دروستەکە یعنی ئێمە گوتمان خاکمان بە خوێن گرتووە گوتمان ئاڵا هەڵەکەین گوتمان ئێستش ئێمە تێ نەگەیشین ئەم ریفرانندۆمە بۆچی بوو کەس وتیان بۆ سەر بەخۆی نییە گوتیان دەوڵەت دروست ناکەین گوتیان هەزاران شتیان گوت ئەی باشە ئەی بۆچی کردت بۆ ئەم هەموو هەرایەت نایە بۆ ئەم زەجێت نایە وەتوی بە ئارەزووی خۆت هەموو شیعە و سونەت کرد بە یەک و هەمیان کردە تۆپێک و هەمیان بەردای گیان ئەم میلەتە قوربەسەرە ئەی باشە کە تو هیچ نێتێکرد نەبوو ئەمەت بۆچی کرد کەواتە ئێمە سیاسەتی بێپلانی بەشێ لە قیادەی کوردی وای کردووە کە بە بەردەوام ئەم شارە یعنی وەکو پێویست نەتوانێت بە ئارامی بژێ وە جگە لەوەش ئێمە ناڵێین ئەم حکوومەت یەک لە دواییەکانەی بەغدا هەموو پاکن نێتیان باشە ئەو هیچ وا ناڵێین بەڵام تۆ نابێ وەکو ئەوان بکەی ئەوان واکەن تو ئەبێ بە نوعێکی تر بڕۆی ڕۆژانە ئێمە تەسریحی ناری ئەبینین جۆمان لێ ئەبێ ئەچین واکەین ئەچین واکەین هیچش ناکرێ بەس بۆ ئەوەی کە دیسان عەرەب لێ هاندا و عەرەب بکاتەوە بە گشتە بەم شێوەیە دەیانوێت مەنتقەکە ئارامی بەخۆی نەبێ بۆ یەکە ئێمە دەبێ بە پلان کار بکەین و ئێساش بە پلان کار بۆ ناو خۆی کەرکووکەوەکو یەکێتی چیتان کردو بۆ کەرکووچەکان چۆن توانیتانە پشتیوانیان لێ بکەن چۆن توانیتانە بەسەلەن هەست بکەن کە کەسێک هەیە باوەشێکی میێرەبان هەیە کە خزمەتی کەرکووکەکات بەڵێ طبعاً خۆی ئێمە لە دوای کۆنگرەی چوارەوە بە تایبەتی دوای کۆنگرەی چوار کۆمەڵێک گۆڕانکاری گەورە لە دەسەڵات و لە جومگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و هەموو ئامۆژگارەکانی هەردوو هاوسەرۆک و دەستەی کارجێڕ و مەکتەبی سیاسیش هەر ئەوەیە کە ئێمە هەوڵدەین بە ئاڕاستیە کار بکەین کە لە چوارچێوەی دەستورە لە چوارچێوەی یاسایە لە چوارچێوەی کاری پێکەوەی لەم شارەیە احترامی متەبادل بگرین و لەم چوارچێوەشە ئەوەی کە کرا وەکو باسمان کرد ینی تا ڕادەیەک ئەتوانم بڵێم پێکاتەکان بەرامبەر بە کورد و بەیەکێتی تا ڕادێک هەست بە
لێک نزیک بوونەوە ئەکرێ لە نێوان پێکاتەکانە لە لای کەشەوە بەردەمان وەکو باسمان کرد ئێمە بەرپرسەکانمان لە بەغدا کارەکەن بۆ یەخستنەوە و ڕێخستنەوەی ئەم ناوماڵە جگەل لە هەموو ئەوانەش ئەوەندێک کە لە کەرکووکین تا ئێستاکە ئەگەرچی فشارەکان لە بەغداوە و لە هەندێک لەلایەن هەندێک بەرپرسی شۆڤێنی کەرکووک کە دەیانەوێ سیستەمی ئەم وڵاتە تێکدەن بەڵام نەمان هێشتووە یەک هەنگاو بێنە پێشەوە یان یەک هەنگاو بیانێ بە ئاڕاستەی لێسەندنەوەی دەسەڵات لە کورد لە یەکێتی حتا لە پارتیش نەمان هێشتووە و تەنانەت بگرە لەم ماوانەشە پۆستی زیاترشمان بەدە ساوردووە کە ئەوە کەرکوشیەکان ئەزانن بۆ یەکە ئێمە پلانەکەمان ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی لەسەر دەمی کۆرۆنا ئەوە توانیمان زیاتر لە 13,000 خێزانی فەقیری کەرکووکی لە هەموو پێکاتەکان ئیدارە بدەین ئەوە موئەسەسەی مام چەند جار هاتە کەرکووک و ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی پێداویستی خۆپاراستنی لە پەتای کۆرۆنا تا ڕادەیەکی زۆر دابش کرد بەسەر هەموو پێکاتەکان و بۆ پزیشک و کارمەندانی تەندروستیش جگە لە هەموو ئەوانەش کە لەم ماوانەدا جارێکە کە وعدی کە شار خۆڵ و خاشاکەی زۆرە بێ ئەوە دیسان بە بڕیاری هاوسەرۆکەکان زیاتر لە یەک مانگ خۆڵ و خاشاک لەم شارە کۆکرایە بە هەزاران تەن خۆڵ و خاشا کۆکرایە فرێدرا بۆ ئەوی شارەکە بە پاشی بمینێتەوە و ئێستش ئێمە چاوەڕوانی ئەوەین کە میزانیە بە تەواوەتی تەسوید بکرێ و دەنگی لەسەر بدرێ و دوای ئەوەش ئێمە کار لەسەر ئەواکەین کە ناوشار و قەزا و ناحیە کوردستانیەکان و با بڵێن ئەوانەی کە زیاتر کورد تیاهینە حسەی ئەسەدیان بەرکەوێ لە خزمەتگوزاری و تاکو بە شێوەیەکی باشتر لە جاران و هەوڵ بدەین مەلەفی ئەمنی تا ڕادەیە کە ڕەنگە ئێستا بەدواوە مەلەفی ئەمنی بکەوێتە دەست پۆلیس ئەمەش دیسان هەنگاوێکی ترە تا ڕادێک ئێمە ئەتوانین وەرحاصل ئێمە ئەوەندەی کە توانیمانە و لە قووەتمانە بووە بەردەوام لە هەوڵا بووینە و ئێمە بەردەوامش ئەبین چونکە ئێمە پێمان وایە بەم ئاڕاستەیە ئەتوانین دەستکەوت بۆ میلەتەکەمان بەدەست بێنین. کاک محەممەد ئێستا خەدەر لە کەرکووچەکانە کرێت مەسەلەن لە مەسەلەی زەوی زارە لە چوونە سەر ماڵ و مڵکی گونشینە کوردەکانەوە بۆ تێکدانی خان و دوکان وانە ناوە ئەو بیانوانە بە خەڵکی کەرکووکە ژیرێ بە تایبەتی بە بۆنەی تەجاوزات و بڕیاری کۆنی سەردەمی ڕژێمی بەحس و ئەم بابەتانە ئەمە تا چەند وەستاوە؟ لە ڕاستیە ئەمانە بەردەوامە ئەمانە نەوەستاوە چونکە ئەمانە یعنی بوعدی هەیە بوعدەکان هەندێکی ئەتوانم بڵێم عقلێتی شۆڤێنی عەرەبی دەیانەوێت جارێکی تر تعریب بە شێوەیەکی تر لە کەرکووک دەست پێ بکەنەوە بەڵام بەشێکشی ئەتوانم بڵێم تا ڕادێک هەندێکی لە ئیهمالی خۆمان بۆ نمونەیەکت بۆ بێنمەوە ئێمە لە 2023 هاتوونەتەوە ئەم شارە هەرچی مڵک و ماڵی کورد هەبووە لە قەزا و ناحیەکانش هەموو کەوتۆتە بەردەسی لە جێتی ئەوەی بچن لە حکوومەت لە فەرمانگەی دیاریکرا و معنی بچێت لەوێ عریزە بدا عقد تازە بکاتەوە پارەی ساڵانە بدە هیچی نەکردووە گوتوێتی ئەم منطقەیە تازە هی خۆم و هەچی بێتە ئەم ناو وای بەسەردێنم بەڵام ئەوەی ئێستا ئەم هێزە هاتوۆتەوە و بە قانون مامەڵە لەگەڵاکە بە قانونەکەش ئێمە ڕەنگە هەندێکی ینی بڵێن بە شێوەیەکی گشتی کێشەی بۆمان دروست کرد بێ بەڵام تا ئەم دەقەیە نەمانێشتووە بستێ خاچی کەرکووک یان بڵێن کورد لەم ماوەە داگیر بکرێ بەڵێ بۆ نمونە ئێمە چەنگەڕێکێکمان هەیە لە کەرکووک خانووی کووردە ئەم کووردە ڕۆیژۆ خانوەکەی بەجێ هێشتووە وعدێ لژنە ئەچێتە بەشاکە خانوەکە چۆڵە حکوومەتێک هاتە سەر کەسێکی تر یعنی ئێمە خۆشمان هەندێک خەلەلمانەیە بۆیە ئێمە داواکارم لە ئێستا بەدواوە هەر کەس لە ماڵی خۆی بێ ماڵی خۆی بەجێ نێڵێ بۆی ئەم کێشانەمان بۆ دروست نەبێت کەواتە ئێمە مڵەزمێک هەیە خۆی مەڵاز داوە لە هەر شوێنێ نقطەیە زعفمان هەبێ دێپە لە مارێدا و ئێمەش بە دڵسافی خۆمان بەو ئاڕاست بەو شێوەیە نایبینین ئەمە کواتە خەلەلەکە هەم لە بەرامبەرەکەمان کە زۆر یعنی ئەتوانین بڵێین ناواقعی مامەڵاکە و زۆر دڕندەیە و هەم خۆشمان بە دڵسافی مامەڵاکەین کەواتە ئێمە بۆ ئەمە ڕوونەدا بێ پێشە مشتێ ناماڵەکەی خۆمان ڕێخین ئێمە لێرەوە بە هەموو حیزب و ڕێکخراوە سیاسی کوردستانیەکان بە جەماوەری کەرکووک گەڵێن کە ئێمە نەمان هێشتووە تا ئێستاکە ئەم کێشانە بەم شێوەیە یەکلایی بێتەوە بەڵام لێرە و لەوێش زەختەیە
زۆرەیە لێرە و لێش فشارەکان زۆرە تەنانەت دیارترین ئەو کێشانەی کاری وا بووە کە جەنابی دیارترین ئەو کێشانەی ئیجازەم دێ باتەواوی بەڵێ ئەگە ئیجازەم دێ ئیجازەم دێت تەڕن بۆ منە بەشێ لەم کێشانە ئێمە جەنابی سەر و کۆمەرمان لێ ئاگادار کردوێتەوە هاوسەرۆکمان لێ ئاگادار کردەوە مەکتەبی سیاسیمان لێ ئاگادار کردێتەوە وەزیرمان لێ ئاگادار کردێتەوە نوێنەرانی کورد کەرکووک یان بڵێ فراکسیۆنی خۆمان لە بەغدا لێ ئاگادار کردوێتەوە هەندێک کێشە هەبووە یعنی بە ئاراستەیەترا ڕۆیشتەوە کەواتە ئێمە بۆ ئەوەی کە کێشەکانی کەرکووک بەرەو چارەسەر بەرین ئەبێ بەغدا بە قووەتکەین چونکە هەموو ئەو بڕیارانەی کە دێ لە بەغداوە دێ ئەگەر ئێمە بڵین سەری کێشەکە نەگرین ئێمە لە خوارەوە ناتوانین یا بڵین مەڵبەندێ چی پێ ئەکرێت لە خوارەوە یان کادری بێچەک چی پێ ئەکرێت لە خوارەوە کەواتە ئێمە بۆ ئەوە ئەبێ هەم هەرێمی کوردستان و هەم بەرپرسانی خۆمان لە بەغدا ئەبێ لەوێەوە کار لەسەر ئەم جۆرە کێشانە بکرێ ئەگەر لەوێ نەکرێ ئێمە ڕەنگە هەر بتوانین وەکو بڵێ موسەکناتی بێ ڕایگرین بڵێن ئەم کێشەی ئەمڕۆ بدەینە سبەینە و بیدێنە مانگێتر و بیدێنە 6 مانگتر کەواتە ئەم کێشانە هەر بۆ خۆی ماوە من ئومێ دەکەم سەرکردایەتی تازەی یەکێتی زیاتر گرنگی بە بەغدا بدا لە بەغداوە کۆنتترۆلی ئەو بڕیارانە بک کە لێرە ڕنگدانەوەی ئەبێ بەڵێ کاک محەممەد دیارترین کێشەکان دیارترینیان کامانە ئەو کێشانی لە ئێستا هەن و زائیدەن چێن ئەوانەی کە ئێستا ئەیانوێ بە ئاشکرا کێشە بۆ کورد دروست بکەن لە کەرکووکە یعنی پێکاتەیەکە لایەنێکە لایەنی قلیمی لە پشتە کامیانن کاکزانە ئێمە جارێ کێشەکان ئێمە لە چەند جای تر باسمان کردو ئێمە کێشەی تعریبمان هەیە کێشەی زەویزاری زراعیمان هەیە کێشەی لابردنی یان دەرکردنی بەڕێوەبەر و فەرمانبەرە کوردەکانمان هەیە و ئێمە کێشەی ئەنی کۆمەڵی کێشەی ترمان هەیە کە ئەمانە هەمووی کەڵەکە بووە بەسەریەکە کە ڕۆژانە ڕوبەڕوومان ئەبێتەوە و ئەمانەش وەکو باسمان کرد بۆ نمە کە کێشەی زراعی دێتە پێشەوە وەزیری زراعە لە بەغداوە بڕیارەدا مەسەرەن کێشەی تعریب دێتە پێشەوە یان بڵێن ناوی تازە لە کەرکووک تەسجیل دەکرێ وەزیری داخلیە ئەو سەلاحیەتی هەیە ئەمانە بکە یان بڵێن بۆ منە لادانی فەرمانبەرێک یان لادانی بەڕێوەبەرێک لە بەغداوە ئەمرەکەی بۆ دەرەچێ یان بەشێ لە کوردەکان بەداخەوە فێربوونە ئەسنە بەغدا لەوێ بە پارە ئەم کوردەرەکەن دەچنە جێی کوردەکەی تر کە ئەوە بۆ ئێمەژەوە زۆر نیگەرانی بۆمان دروست کردو بۆ یەکە لێرەوە بەو کوردانە ئەڵێن کە ئەسن لە بەغداوە بەرپرسێک دەرەکەن خوان ئەسناوێ با هەتا زۆر پۆستەکان بەجێ بێڵن لەبەر ئەوە قابلی مزایدەنی ئەوە پەیوەندی بە بەرژەوەندی باڵای میلەتێکەوە هەیە و ئەوەش بۆ ئێمە بۆ خۆی بۆتە کارەساتێکی تر کەواتە ئێمە حکوومەتی مەحەلیش لێرە بە تایبەتی ئەم پارێزگاری کە هەمانە ئێستا بە وەکالەت ئەمەش کەسێکە بەس محافظی بە وەکالەتی بڵێن پێکاتەیەکە لە ناو پێکاتەیەشا هی عەشرەتێکە یعنی هەموو لایەک بە تورکمان بە کورد بە عەرەب هەموو زۆر ناڕازین لەمە ئێستا ئەکرێەوە ئومێ دەکەین لە مانگی چوارە ئەم کەسەش لەسەر دەسەڵات نامینێت چونکە بڕیاری حکوومەتی ئیتیحادی هەیە کە لە مانگی چوار بەدوا وەکالەت نامینێ ئەمە خبرێکی هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ کەرکووچیەکان کە ڕەنگە لە ئێستا بەدوا سیستەمی کاری حکوومەتی مەحەلی لە کەرکووک بە شێوەیەکی تر گۆڕانکاری بەسەرابێ کە دەبێت دیسانە کورد لە بەغداوە وا بکە بە شەحەسەی ئەساسی کورد لەو ئیدارەیە وەربگرێتەوە کە ئێستاکە لە دوای 16 ئۆکتۆبەر لە دەستمان چووە. کاک محەممەد ینی ڕەنگە گەنجێک جارێکتر بێمەوە سەر مەسلەی ڕاپەڕین گەنجێک لە دوای ڕاپەڕینەوە سبەی بێتە بارەگای مەڵبەند لای بەڕێستان بڵێ کاک محەممەد من گەنجێکی کەرکووچیم ئێوە بە دوو حزبی سەرەکی کە باس لە ڕاپەڕینەکەن باز لە دەستکەوتەکانەکەن محافزێکتان بۆ شارە پێدانەندراوە ئێستا بەدەست کەسێکەوە ئەناڵێنن یان کەسێک محافزە بە وەکالەت کە پێشتر تەنها ئیشیەوە بە قایمەی لیستی مۆلیدە و کاتەکانی مۆلیدەی لە کەرکووکا داناوە ئێستا تەواوی کورد بەدەستی ئەوە جیرۆ دێ بە کۆمەڵی قەراری شۆڤێنی یعنی چی جواب بدەنەوە چی وەڵامی ئەم گەنجە ئەدەنەوە جوانە بزەبت ئەوەی کە تۆ دەیڵێ جەناب دەیڵێ زۆر زۆر ڕاستە و لە ڕاستیە پێم خۆشە ئەوە بڵێم کە ئێمە کاتی خۆشی ئەم پیاوە نابوو بە محافظ بەڵام ئەوە بەشێک لە کورد کردیان بە محافظ و نەتیجەکەش یعنی یەشیان بە محافظی ببینێتەوە ئەمە بەشێک لە مۆزوعەکە بەشی دووەم
ئێمە ئەم جارە کە هەڵبژارد نەکرێ بە پێی دەسوور بە پێی قانون لستی یەکەمی شار حکوومەتی مەحەلی پێکدێنێ ئێمە ئەم جارە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان خۆمان بۆ ئەوە حزابی کوردستانیش خۆمان بۆ ئامادە کردووە کە بتوانین کار لەسەرەوە بکەین کە لستی یەکەم بین و ئەو کاتە ئێمە بەم شێوەیە وەڵامی ئەو گەنجە کوردانە ئەدەینەوە کە ئەو کاتە پارێزگار ئەبین کە پارێزگارشمان برد ئەو کاتە ئەتوانین خزمەتی زیاتری گەنجەکان بکەین تەعینیان بکەین پێداویستی ژیانیان بۆ دابین بکەین ئەمن و ئیستقراریان بۆ دابین بکەین و هەروەها هەوڵ بدەین بە تایبەتی خوێندکارانی کۆلێژ و پەیمانگاکان کە زیاتر بەپێی اختصاسەکانی خۆیان ئەوەی کە بکرێت زەمالیان بۆ وەربگرین یعنی کارێ بکەین لە ڕووی سیاسی لە ڕووی تعلیمی و تربیە و تعلیم لە ڕووی ئەتوانین بڵین اختصاساتی جۆرا و جۆر خزمەتیان بکەین بەڵێ هەرگلەیەکیان هەبێ بە حەقی خۆیانی ئەزانین و حەقشیانە چونکە ئەوە هەر ئێمە بووین هەوڵماندا مەبەستم یەکێتی نیشتیمانی کوردستان و حزابی کوردستانی بۆ هەوڵماندا هەمومان متتەفیق بین محافزێت لەم شارەدا بنین بەڵام بەداخەوە لایەنێکی کوردستانی چووە سەرکەلی شەیتان و نەهاتە خوارەوە و گوتی نابێ محافظ لەم شارە یان ئەبێ ئەو بێ یان نابێ کوردێکی تر بێ کە ئەوەش هەر کاتێک کە یەکێتی توانی محافظ لە دوهۆک یەکێتی دایبنە یان توانین لە هەولێر دایبنە ئەو کاتە ئەو لایەنە کوردستانر ئەتوانێت بێ لە کەرکووک محافظدانە دەبێت بەو خەیاڵەوە بمێنێ هەتا دنیاماوە. باشە کاک محەممەد کەواتە ئەگەر پرسیارێک بکەم لە بری گەنجێکی کەرکووکی کە بڵێم چەند لایەنە شۆڤێنیەکان چەند ئەو لایەنانەی کە دژی کەرکووکن زەربەیان لە کەرکووک و قەزەی کورداوە لە کەرکووک ململانەی ناوخۆیش ئەوەندا ینی بە تایبەتی ناوان یەکێتی و پارتی هەڵبەت دیارە بەڕێزت مەبەست پارتی دموکراتی کوردستانە ینی ململانی ئێوەکو یەکێتی و لەگەڵ پارتی دموکراتی کوردستانە ئەوەندەی تر زەربەی لە قەزەی کەرکووک داوە. بەڵێ ئێمە طبعاً بە دوو شێوە زەربە لە قەزەی کەرکووک دراوە یەکیان لایەنەکانی بەرامبەرە یان ئەتوانین بڵێن بەشێک لە بەرپرسانی لایەنی بەرامبەر یان پێکاتەی بەرامبەر کە ئەوان تەمان هەمیشە بە ئاگر و ئاسن هەوڵیان داوە کورد لەم شارانی نۆکشی نەبێ بیخورێنەکەەوە باشین بەڵگە و دەلیشمان ئەوەیە کە هەم لە سەردەمی حکوومەتی عراقیە حکوومەتی بەعس مەبەستم کە هەر بەشێک لەمانە بوون کە بەرپرس بوون لە سەردەمی شەڕی داعشە هەر بەشێک کە سوکارەکەی ئەمان بوو شەڕی داعشیانە کرد و دوای ئەوەش کە ئێستا هاتوونەتەوە کە جارێکی تر بە ئاگر و ئاسن لەگە ئەم میلەتەیە کەواتە ئەمان هیچ کاتێک ڕەحمیان بە میلەتیان نەکرۆ بەڵام ئەم میلەتە خۆی بەتابەت قیادەکانی ئەگەر وەکو پێویست نەتوانێت پلانی استراتیژی دوورنمای نەبێ یان بە شێوەیەکی بڵێن پلانی نزیک و مامناوەند و دوورمەدای نەبێ بە نەتیجە هەروای لێ دێ خۆ ئەم شارە ئێمە هەمی بەدەست خۆمانەوە بخۆ کەس نەبوو خۆمان حاکم بووین ئەی بۆ لە شەو ڕۆژەکە هەمی گۆڕاکەواتە ئێمە بەشێ لە قیادەی کوردی هەدەفی بوو بەرنامەی بوو کە ئەم شارە ئەوهای لێبێ چونکە پێیان وابوو ئەگەر بێ و کەرکووک بەم شێوەی پێش 16 ئۆکتۆبەر بمینێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و لایەنە کوردستانەکان دەبن بە هێزێکی بەقووەت و تەنانەت باڵانسی هێز لە کوردستان تێکەچێ وەجگە لەوەش دەبێتە خەتەر بۆ سەر ئەمنی قەومی تورکی هەموو ئەمانە وای کرد بەم شێوەیە لایەنێکی کوردستانی هەستا ئاگرێکی لەم منطقەیە نایەوە خۆشی پێ سوتاند و میلەتەکەشی پێ سوتاند ئەوە ئەوهایە. بەڵێ باش کەواتە چارەسەرەکان چین بۆی بۆ نمونە بۆ ساڵی داهاتوو کە یادی ڕاپەڕین و نەورۆز و سەرکەوتن و ئازادی کەرکووک بوو کۆمەڵێک دەستکەوت بەدیهات بێت کۆمەڵێک چارەسەر هەبێەوە خۆتان پێتان وایە کە حزبی ڕقم یەکن لە کەرکووک چی ئەکەن بۆی لە بەغدا بێت لە ڕێگەی وەزارەت بێت لە ڕێ قانون بێت لە ڕێ پەرلەمان بێ بتوانن خزمەتێکی کەرکووچەکان بکەنەوە کەرکووچەکان گەنجە کەرکووچەکان بڵێن تەنها دووکەڵی ڕەشی نەوت بۆ ئێمە تەنها تەپۆتۆزی حەمرین بۆ ئێمێنەوە خێروبێرەکەی. لە ڕاستیە کاکزانە چارەسەری کێشەی کەرکووک لە دوو شوێنە چارەسەری کێشەی کەرکووک لە دوو شوێنە یەکێکیان بەغدایە کە ئەبێ بەرپرسانی کورد واز لە کێشە ناخۆیەکانی خۆیان بێنن بە تیمێکی یەگرتو بچنە بەغا لەگەڵ حکوومەتی ئیتحادی لەگەڵ ئەحزابی سیاسی شیعە سوننا لەگەڵ هەموو ئەمانە بە شێوەیەکی گشتی هەوڵدەن ینی بەشێ لە کێشەکان لە بەشی دووەمی کێشەکان لە هەولێرە ئەبێ لەگەڵ بە هەمان شێوە هەولێرش بێتە سەرخەت و بە تەواوەتی بێن ئەگەر مەبەستیان کوردایەتی ئەمە خاکە ئەگەر مەبەستیان نیشتیمانیە ئەمە وڵاتی ئێمەیە ئەگەر مەبەستیان کووردە ئەوە
گەرمە بەستیانەوەی کە دیفاع لە کورکن ئەمە کورد و ئەمە خاچی کوردستان کەواتە ئێمە بە هەرسێ پێوەرەکە بەم شێوێ ئەکرێ تا ڕادەیەکی باش شێشەکان بەرەو چارەسەر بڕات جگە لەوە ئەکرێ هێز بە وەفدێکی هاوبەشی دیبلۆماسی سەردانی وڵاتانی هەرێمایەتی بکە و نێودەوڵەتی بکە سەردانی ئومەمی متحیدە بکە سەردانی ئیتحادی ئەوروپی بکە سەردانی ئەمریکا و کۆنگرێز بکە کە هەموو ئەمانەی کەوا هەیە لە دژی ئێمە خاویکەنەوە ئەم مەترسیانەی کە هەیەە بۆ مەترسیان هەبێت لەسەر کورد کە کورد میلەتێکی خاوەن مێژوە لە منخانێ ساڵهای ساڵە لەگەڵ ئەم میلەتانە پێکەوە ژیاوین سەدان و هەزاران ژن و ژنخوازی لە بینمان هەیە شەراکەتی دوکانداری و بازار و تجارەت و هەموو شتێ لە بینمان هەیە کەواتە ئێمە ئەکرێ بەم عقلە تەسکە حیزبایەتی کە ئێستاکە وای لێ هاتووە بە پەنجە ڕاوەشاندن و بە خاگوالیەکەم و والیەکەم ئەمە ئەوەندی کە کێشەکانمان لێ قوڵەکاتەوە ئەبێ ئێمە هەوڵ دەین سیاسەتە نەرم و حەچیمانەکەی سەرۆک مامزەلان بەکاربێنین یان بۆ ڕێگایە بڕۆین و هەچیشمان بۆ ڕێگایە ڕۆیشبێتین زەرمانتیانە کردووە دەستکەوتشمان بەدەساوردووە بۆ میلەتەکەمان بەڵام بەداخەوە ئێمە تا ئێستا ئەوەش نابینین بۆیە کە من بە گەنجانی کورد ئەڵێم لوبی کێشەکان لەو شوێنانە چارەسەرەکرێ بەڵام ئایا چێ هەیە بچی ئەمانە بکە ئەوەی من بیزارم و ئاگادار بم هەردوو هاوسەرۆک و مەکتەبی سیاسی یەکێتی ساز و ئامادەن بۆ هەر ئەگەرێک بۆ هەر چارەسەرێک بۆ هەر لێکتێگەیشتنێک هەموو ئامادەسازیەکیان هەیە بەڵام بەداخەوە لەلایەنێکی کوردستانی تا ئێستا هیچ هەنگاوێک نبینم تەنها هەر خۆیان گڤەکەنەوە لە هەولێر پاڵیان داوەتەوە و هەر ڕۆژە تاوان بۆیەکێ دروست دەکەن هەر ڕۆژە دەیانەوێ بە ئارەزوی خۆیان چوار گەنج هەساون دوسێ قسەیان کردووە لەسەر ئەعلام ئەوە ئێستاکە هەمیان پەستا و ژوورەوە هەموو حکم دران بە چەندین ساڵ و هەر ڕۆژە لە شوێنێک بیانوێک ئەدۆزنەوە ڕۆژێک کادری یەکێتی ئەگرن یعنی ئەمەندەی خۆیان مەشغوڵ کردووە لە بازنەیەکی تەسکە ئەخولێنەوە و ئەوەندەی مراقەبە و پارە سەرفەکەن لەسەر کۆی ئەم پرۆسەیە و ئەوەندەی خەریک نەوت فرۆشتن و خەریک ئیبراهیم خەلیل و ئەمانەن بڕات بێ ئاگیان لە کۆی پرۆسەکە نەماوە بۆیە کە نەتیجە میلەتەکەشمان بەو شێوە هاتووە تاکو ئەمانەش سەرکردەی کورد بن وەزعی کورد لە ئێستا باشتر نابێ. بەڵێ کاک محەممەد پەرلەمانتارەکان کورد لە کەرکووک ژمارەیەک پەرلەمانتاری هەیە ڕۆڵیان چی بۆ خاوکردنەوەی کێشەکان ڕۆڵیان چی بۆ دژایەتی کرد بۆ کەمکردنەوەی دژایەتەکان لە سەر کەرکووک و کەرکووچەکان لە ڕاستیە ئێمە پەرلەمانتارەکانمان ئەگەر مقارنێشیان بکەین لەگەڵ هەندێک لە شوێنەکانی ترە پەرلەمانتارەکانی ئێمە هەر شەشیان زۆر باش هەڵە سوڕێن و کاری باشەکەن بەڵام ئەگەر مقارنەیان بکەین بە هەندێک لە پەرلەمانتارە هەرە باشەکانی ناو پەرلەمانی عێراق ئەگەر کەرکووک بێ یان شارەکانی تر بێ پێم وایە دەکرا زیاتریان بکردایە دەکرا باشتر بچونایەتە مەیدان باشتر بە پیری مۆزوعەکەەوە بچونایە بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە درێغیان نەکردووە و هەرچی کێشەیە کە ڕوبەڕوومان بێتەوە لە کەرکووک پەنامان بۆ فراکسیۆنی یەکێتی و بۆ هەر حەوت هەواڵەکەی کەرکووک بردووە و جگە لەوەش ئێمە هەواڵانی ترمان پەرلەمانتارانی ترمان لە شارەکانی تر یعنی ئەوەی کە لە لژنەکان بەسن بۆ نە لژنەی ئەمن و دیفاع کە کۆمەڵێک کادری چاک و بەقوەتی تایەوە لژنەکانی ترش بە هەمان شێوە کە توانیوانە تا ڕادەیەکی باش دەوری خۆیان ببینین و لە لژنەی مالیە لە زۆربەی بەشەکانی تر ئەنی کەواتە ئێمە کە ئەندامانی پەرلەمانی یەکێتی لە بەغدا هەر هەمویان بۆ فراکسیۆن بە کامل تا ڕادێکی زۆر لیان ڕازین زۆر بە دوای دەنگی کێشەکانی کەرکووک دێن و زۆر کێشەشیان چارەسەر کردووە بەڵام کەرکووک خۆی پڕکێشەیە ئەم پڕکێشەی وای کردووە دەستی تورکایەتە دەستی ئێرانی تایە دەستی سعودیتایە دەستی وڵاتانی ئیقلیمی و هەرێمایەتی و نێودەوڵەتی تایە یعنی کەرکووک ئەتوانین بڵێن واق تعقیدیان کردووە قەزیەکانی لە دەرەوە کە واتە مەشاکەی کەرکووک چاڵی خوێن بێ بەڵام بڕوات بێ میلەتەکە لە ناو خۆیە بەو شێوێنێ چونکە ئێمە بە سەدان بە هەزاران ژن و ژنخوازی لە بین پێکاتەکانە هەیە و هەر عیلەیەک ئەبینی خزمێکی کوردیان خزمێکی عەرەبیان خزمێکی تورکمانە ینی کەواتە کێشەکان بەو شێوێنیە بەڵام بەداخەوە دەبێت زیاتر خۆمانی تیامان دووکەین تاکو بتوانین دەستکەوتی باشتر بەدەستبێنین. بەڵێ کاک محەممەد دوا پێیام لە یادی 30 ساڵی ڕزگارکردنی کەرکووک و هەروەها ئەو دۆخی لە ئێستا کەرکووک هەیەوە بۆ چارەسەرەکانیش پامێکی کورت هەبێت سوپاس دەکەم وەکو دوا سەرنج. طبعا پەیامی ئێمە کە دوێنێ ڕامانگەیان پەیامی ئێمە پەیامی
ڕێخستنەوەی ناوماڵی خۆمانە و بە سیاسەتێکی حەکیمانەی ئەوەی کە سەرۆک مامزەلال دێگوت بە هادیئی ئەو سیاسەتە جێبەجێ بکەین و پێویستمان پەیامی ئێمە ئەوەیە کە ناوماڵی خۆمان یەک بخەین و دوورکەوینە لەو تەشەنوجو لەو تەسریحە ناریانەی کەوا دوێنێ ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی ئەیدا و هەروەها کە ناوماڵەکەی خۆمان ڕێخز ئەتوانین لەگەڵ پێکاتەکانشە تا ڕادێک ڕێک بین و بەدەستێنانی مافە لە دەستچووەکانمان بجارێکی تر بهێنینەوە و خۆمان ساز دەین بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق و بۆ مەجلیسی محافەزەی کەرکووک کە ئێمە بێ و لەو دوو شوێنە دەنگی پێویستمان هاون ئەتوانین حکوومەت پێک بێنین کە حکوومەتشمان پێکێنا بەشێکی زۆری ئەو کێشانەی کە هەمانە هەم لە مەسایلی ئەمنی لە مەسایلی خزمەتگوزاری و لە مەسایلی دامەزرانی گەنجەکانمان تا ڕادێکی زۆر ئەتوانین بچینە پێشەوە و زیاتر خزمەتیان بکەین ئەمەش بەوە ئەکرێت کە ئێمە دیسان ئەڵێم بە سیاسەتی حەکیمانەی سەرۆک مامزەلال و ئێسەش ئەوەی کە هاوسەرۆکانی یەکێتی و بەتایبەتی ئەم زنجیرە سەردانانەی کاقوباتش بۆ بەغدا پێم وایە ئەمە سیاسەتی حەکیمانەی ڕاست و دروستە و لێوە ئەتوانی ئێمە جارێکی تر خزمەتی میلەتەکەمان بکەین و ئومێد دەکەین درێژە پێدەری ئەو سیاسەتەی سەرۆک مامزەلال بین کە ئێستاکە هەردوو بە ڕێزانی هاوسەرۆک گرتویانتە بەر کە ئەمە بۆ ئێمە جێگای فەخر و شانازیە. زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد عوسمان لە پسرای مەڵبەندی کەرکووچێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لە کەرکووکەوە لەگەڵ مام. بینەرانی خۆشەویست جارێکتر لەگەڵ هاوکارانم پیرۆزبایی هاتنی سەری ساڵی نوێی کوردی و جەژنی نەورۆستان لێەکەین بەهیوان کە ڕۆژانی داهات و پڕ بێ لە خێر و خۆشی و سەلامەتی و داواکارین سبەی هەر کەسێک ڕووەکاتە ناوچە گەشتیاریەکان ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان و ڕەچاوی ڕێگەوبان و ڕێنمایەکانی هاتوچۆ و ڕەچاوی ڕێنمایە ژینگەیەکان بکرێ بۆی بتواندرێت وڵاتەکەمان بپارێزین و ئێوەش هەمووتان سەلامەت و سەربەرز گەشتێکی خۆش بکەن و بە سەلامەتی بگەڕێنەوە تا بەرنامەی داهاتووی پانۆراما بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ.